محاکەمەی لویسی شانزەهەم شای فەرەنسا. لویسی شانزەهەم دواپاشای فەرەنسا ئەگەر بهاتایە و بە قسەی میلەتی فەرەنسەی بکردایە و گوێی لە قسەی نوێنەرەکانی بگرتایە، هەوڵی لابردنی ئەو پۆخڵەواتەی بدایە کە لە پاشاکانی پێشخۆی یەکجار لویسی پانزەهەم بەجێما بوو، بێگومان میلەت لاینگیریانە کرد و ڕۆژی بەو ڕۆژە نەئەگەی، بەڵام هەر کەسە خۆی و بەختی. ڕێگای کەوتە کۆشتێکی شاهانەی پیسی ئەوتۆوە، هەر کەسێکی تیا بوو خەریکی تێرکردنی ئارەزوی خۆی بوو. جگە لەوە یەکێکی دڵسۆزی ژیریش نەبوو ڕێگایەکی خێری پیشان بدا. کابرا خۆیشی زۆر کەم تێگەیشتنی هەبوو، بەدەگمەن هەستی بەشتی وردەکرد. بێجگە لەمانەش خوا تووشی کردبوو بە تووشی ئافرەتێکی بێلێکدانەوەی کە لە شەقی مناڵەوە. ماری ئانتوانێتی ژنی کە لە هەموو ئیش و کارێکی دەوڵەتە هەڵی ئەدایە و خۆی تێهەڵە قورتان، ئەمەش ئەبوو بەهۆی ئەوەی میلەت زیاتر ڕق لە خۆی و شای مێردی بکێشێ. تاوای لێهات جێگا بەشا تەواو لێشکا، هیچی بۆ نەمایەوە، بڕیاری ڕاکردنیدا، بەڵام بۆی نەچوە سەر. نەیتوانی لە هیچ لایەکەوە خۆی و ماڵ و مناڵی دەرباسکە، تا سەرخەتی سنووریش ڕۆیشتن لە کاتی شۆڕشدا، بەڵام جەمهوریەکانی ئەو ناوە پێیانزانین، بەدیلی گەڕانیاننەوە دواوە. ئەمە بوو بەهۆی ئەوەی جەمهوری خوازەکان زیاتر تەقەڵای لابردنی بدەن. هەرچەندە یەکەم جار ئەمانیش بۆیان نەچوە سەر، بەڵام دوای ئەوە شاو خێزانەکەی زۆر بەسووکی تەماشاکران. تاوای لێهات میلەتی ڕقەسوور لە شا هێرشیان بردەسەر کۆشتی تۆیلەری. شا ناچار بوو خۆی هاویشتە ژێر سێبەری پارلەمان کە لەوێشدا میلەت نەیهێشت ماندووی بحەسێتەوە تاکو لە بەندیخانەی تامبڵیان لە ڕۆژی سیانزەی مانگی ئابی 1992دا تون کرد. دوای کوشتارەکەی مانگی ئەیلولی ساڵی 1992 هێزی جەمهوریەکان تەواو پەرەیسەند، تاکو ڕۆژی 21 ئەو مانگە کە کۆمەڵی میلی کۆبەوە بڕیاری لابردنی لویسیان لەسەر تەختی شاهانەتدا و جەمهوریەتیان دامەزراند. ئەو دەمەی شان لە بەندیخانە بوو، هەندێک ئەیانویست دووری خەنەوە بۆ جێگایەکی چۆڵ و هەندێکی تر وایان بە باشەزانی هەر لە بەندیخانەدا بمێنێتەوە، بەڵام ئەمانە هیچیان پەسەند نەکران لە ترسی ئەوەی نەک لە وڵاتەکانی ئەوروپاوە یا هەر لە ناوخۆدا هەوڵی دەربازبوونی بدرێت. ئەوانەی زۆر داخلە دڵبوون لێی ئەیانوت کوشتنی پێویستە، هەر لەبەرەوە بوو لە ئەنجامدا بڕیاری محاکەمەکردنی درا. لەبارەی محاکەمەکەشیەوە دوو باسییان هێنایەکایەوە. یەکێکیان ئەڵێت دەستوری ساڵی 1991 کە لە ئەنجامی شۆڕشی گەورەدا دانرا بڕیاری داوە کە شا پێویستە بپارێزرێ و ئەگەر گوناهێکی بوو لەسەر تەخت لا ببرێت. ئەوی کەیان ئەڵێت هەموو دەستورێک لەلایەن میلەتەوە دانرێ و میلەت هەرخۆی حسابە. شایەک لەوانە بێت لە ژێرەوە خەریکی خراپەکردن بێت دەربارەی میلەت و هەوڵی ئەوە بدا میلەت بشکێنێ، نابێت تەنها بەلابردنی لەسەر تەخت واز بهێنرێ، بەڵکو پێویستە بە تەواوی جەزای خۆی وەربگرێ. لە ئەنجامدا هەر بڕیاری محاکەمەی لە بەردەمی کۆمەڵی میلیدا درا و ئەو ئیشە ناپەسەندانەی کە کردوویەتی بۆی جۆ بکرێتەوە و کۆمەڵ بۆی بخوێنێتەوە، جگە لەوەش پشتیوانێک بگرێ بۆ پارێزگاری. لە ڕۆژی 11 کانونی یەکەمی ساڵی 1992دا لویسیان لە بەردەمی کۆمەڵی میلیدا ڕاگرت و خراپەکانی کە کردبوونی بەرامبەر بە میلەت یەکە یەکە بۆی خوێندرانەوە. یەکەم، مۆرنەکردنی دەستور و لاپەڕەی مافی مرۆڤ. دووەم، بەرهەڵستی ئەو ئیشانەی میلەت بڕیاری دابوون. سێیەم، بەرهەڵستی شۆڕشی گەورە بە یارمەتی هەندێ لە نوێنەران کە یەکێکیان میرابۆ بوو. چوارەم، تەقەلادانی ڕاکردن لە بەندیخانەوە بۆ دەرەوە بۆ ئەوەی هێرشی دەوڵەتانی ئەوروپا و بێگانە بهێنێتە سەر فەرەنسا. پێنجەم، هاندانی هەندێ لە سەرکردەی وڵاتە بێگانەکانی ئەوروپا بۆ یارمەتی و دەربازبوونی. شەشەم،
ئەو بوو بەهۆی کوشتارەکەی دەی کانونی یەکەمی ساڵی 1992. حوتەم هەڵکوتانە سەر کۆمەڵی میلی لە ڕۆژی 23 حوزەیرانی ساڵی 1989 بۆ ئەوەی بە زۆر هەندێک قانونیان پێ بڕیار بدا. محاکەمەی لوئیس دەستی پێکرد. لە کاتی محاکەمەدا هەر پرسیارێکیان لەوانە لێ ئەکرد وەڵامێکی وای نەئەدایەوە کە ئەقڵ بیبڕێ. بۆ هەندێک لەو کارانە وەزیرەکانی گوناهبارە کرد. بۆ هەندێکی کەشیان شانازی بە دەستوری یەکەم جارەوە کە کرد کە ئەو ڕێیداوە. لە هەمووی خراپتر هەرچی نووسراوێکی سیاسی کە لەوە پێش لوئیس لەگەڵ خوێیەکانە بۆ یەکیان ناردبوو هەمووی دەست کۆمەڵی ملی کەوتبوون. ئەمانەش هەموویان بۆی بوون بە بەڵا. لوئیس سێ کەسی لە مەحامیە هەرە بەناوبانگەکانی ئەو دەمەگرت. ترۆنشێ، لەمانیۆن ڕۆمالزێر بوو، ریمۆن دۆسێز، ئەمانە هەرسێکیان لە بەندیخانە لەگەڵیا کۆبوونەوە. ریمۆن دۆسێز پارێزگاریەکی ئاگرینی بۆ نووسی بوو. یەکێک لە هاوڕێکانی لە ترسا پێی گۆڕی. هەر لەو کۆبوونەوەیەدا لوئیس ڕاستپاردەیەکی زۆر کاریگەری نووسی بۆ کوڕەکەی. ئەمەوێت لە کوڕی خۆشەویستی خۆم ئەگەر نەکبەتی سەرشانی گرت و چووە سەر تەخت ژیانی خۆی لە ڕێگای خۆشی و بەرزی نیشتیمانەکەیدا بەخت بکە، گوێ نەداتە تۆڵە سندن و ڕقوچینە، لەو کەسانەش خۆش ببێ کە خراپەیان لەگەڵ باوکیا کردووە. لە ڕۆژی 26 مانگی ئەیلولی ئەو ساڵەدا کە بەنەبانگترین ڕۆژێکە لە مێژووی شاهانەی فرەنسەدا، لوئیسی 16هەم بۆ محاکەمە لە بەردەمی نوێنەرانی کۆمەڵی میلی داوەستا. یەکێک لە پشتیوانەکان دۆسێز بەرگریەکی دوور و درێژی ڕێک خستە بوو کە نزیکەی 2 سەعات هەر لەسەر کاربەدەستی وەزیران و بێتەرەفی شادووە. زۆر جار وشەی ڕقڕقی بەرامبەر بە کۆمەڵی میلی بەکارەهێنا بێ ئەوەی کەس لێ بێتە جواب، چونکە گوایە ئەیانویست پاکی و بێلایەنی محاکەمە ڕابگرن. تاکو دۆسێز لە هەندێک جێگەدا بە کۆمەڵی میلی ئەوت ئێوە لە حاکم ناکەن، بە ئاشکرا بوون بە دوژمنی شا، تاکو هەرچیەکی نووسی بوو خوێندیەوە. ئەمجاوتی پێویستە لە سەرتان فەرمانێکی پاکی ڕاست بدەن، چونکە لە پاشە ڕۆژە ئەم فەرمانەی ئێوە ئەچێتە لاپەڕەی مێژووەوە، مێژووش ئەو ساکە فەرمانی خۆی بەسەر ئێوەدادا. ئەمجا لە لوئیسیان پرسی چ قسەیەکت هەیە بیکە. ئەویش هەڵسا وتی هیچ کاتێک من نەمیستوە خوێنی گەشی میلەتی فەرەنسە بڕێژم و ئێستاکە شەڵێم ڕەنگ هەیە ئەمەش دوا قسەم بێ کەوا من هیچ کاتێک گوناهبار نیم و لەم ڕووەوە قسەی مەحامیەکانم قسەی منە. دوای ئەوەی لوئیس قسەی تەواو بوو بردیانەوە بۆ بەندیخانە. ئەمجا بوو بەهەرا لە ناو ئەندامەکانی کۆمەڵی میلیدا بۆ ئەوەی قسە لە کاتی بڕیاردانی محاکەمەکە بکەن. هەرا پەیدا بوو بەهۆی ئەوەی ئەندامەکان لە ناو خۆیانە بکەونە پەنگ و باو لە یەک دەرهێنان، یەکتر بە ناپاک و ناکەس بەچە دابنێن. لە ڕۆژی 4 کانونی دووەمی ساڵی 1993دا ئەنجومەنی کۆمەڵی میلی 3 پرسیاری دانا بۆ ئەندامەکانی کە پێویستە لە ماوەی 10 ڕۆژە وەڵامی بدەنەوە. یەکەم، ئایا لوئیس گوناهبارە بە نیازی قڵبکردنەوەی سربەستی و ئاسایشی میلەتی فەرەنسە؟ دووەم، هەر بڕیارێک درا بەسەر لوئیسدا لە دوای محاکەمە ئایا پێویستە میلەتیش ئەو بڕیارە مۆر بکە؟ سێیەم، لە پاداشی ئەو گوناهانەدا ئەبێ چ تۆڵەیەک لە لوئیس بسێنرێ و چ سزایەکی بدرێ. دوای لێدوانون قڕەوهەرایەکی زۆر پەیدا بووە لەسەر وەڵامی پرسیاری یەکەم. ئەندامەکان سەیریان کرد بە جۆرەی زۆر و کەمی دەنگ بڕیار بدەن لە هەموو شتێک چاکترە. کە قسەیان لێ کرد لە 749 کەس 683یان دەنگیاندا بە ناپاکی لوئیس. بۆ پرسیاری دووهەم 424 ئەندام بڕیاریاندا کە هەر فەرمانێک بەسەر لوئیسدا بدرێت پێویستی بە مۆرکردنی گەل نییە. 283 ئەندامیش بە پێچەوانی ئەوان دەنگیاندا، نزیکەی 40 کەسیشیان بێدەنگمانەوە. سێیەم، چ فەرمانێک بەسەر لوئیسدا بدەن بەرامبەر بەو گوناهانەی کردوونی. لە دوای هەراو بگرێکی زۆر بڕیاردرا کەوا تۆڵەی بەخنکاندن لێبسێنن. ئەمجا ئەوانەی کە سەربەشابوون جێڕۆندیەکان
زۆر تەقەلایاندا کە خنکاندنەکەی دواخن بۆ کاتێکی کە هەندێکی تریان بە پەرۆشەوە ئەیان ویست دوای 24 سەعات هەموو شتێک ببڕێتەوە. لەسەر ئەوەش لە ڕۆژی 20 مانگی کانونی دووهەمی ئەو ساڵەدا ئەندامەکانی ئەنجومەن کۆبوونەوە. لەوانە 310یان بڕیاری دواخستنی خنکاندنیاندا، بەڵام 380یان بە پێچەوانەی ئەوانەوە ویستیان کە بە گورجی هەموو شتێک ببڕێتەوە. هەر لەو ڕۆژەدا بوو ئێوارە جارا کە وەزیری عەدلێ بوو فەرمانەکەی بۆ لوئیس خوێندەوە. دوای ئەوەی بەم جۆرە بڕیاری کوشتنی درا، لوئیس داوای بینینی خێزانەکەی و مناڵەکان و کەسوکاری کرد. هەموویانیان بۆ برد. قسەیەکی زۆری لەگەڵ کردن. کوڕ و کچەکەی گرتە باوەش. تێر ئەم لاولای ماچکردن. لێرەدا لەبەر گریانی ماری ئەنتوانێتی ژنی و هەنسک و قوڵپی گریانی کوڕە پشکۆلەکەی کەس گوێی لە هیچ نەبوو. نزیک جابوونەوەیان دیسانەوە بە کوڕەکەی وتەوە ڕاستپاردەکەمت لەبیر نەچێتەوە، هەوڵی تۆڵەسەندنەوە نەدەی. دوای ڕۆشتنی ئەوانتانیوە شەو لەگەڵ ئەو قەشەیەدا ڕایبوارد کە خۆی داوای کردبوو بۆ ئەوەی قسە و نهێنی دڵی بۆ بجێڕێتەوە. ئەمەش پێی ئەوترێ ئیعتراف کە لە لای دیانەکان باوە. ئەمجا سەری نایەوە و نووست. لە هەمووی سەیرتر ئەوە بوو کە بە نۆبەچیەکەی وت بەیانی زوو خەبەرم بکەرەوە. هەر بەرە بەیان خەبەریان کردەوە. دیسانەوە لەگەڵ قەشەکەدا یەکیان گرتەوە. ئەموستی لە دەستگیرانیەکەی و تاڵێ لە کاکۆلی دانا و ڕایسپارد بیدەن بەشاژن. ئەموستیلەی شاهنشاهیش کە مۆری خۆی تێدا هەڵکەندرا بوو بۆ کوڕەکەی نارد. بۆ سبەینێ کە ڕۆژ بووەوە خستیانە عەربانەیەکەوە و بردیان بۆ مەیدانی شۆڕش. لەوێ قەڵەباڵغیەکی یەکجار زۆر کۆبوو بۆەوە بۆ سیرکردن. کە گەیشتە نزیک شوێنی خنکاندن سەرکەوتە سەرێ. چاکەتەکەی بەدەستی خۆیدا کەند و دوگمەی یەخەکەی ترازاند. شەبخەکەی داگرت. کاکۆڵەکەی کردەوە و لە بەردەمی قەشەدا بە چۆکە هات. تاکو و دەستیان لە پشتەوە بەستەوە. کە بانگیشان کرد بە پێی خۆی چووە پێشەوە. لەو کاتەدا هەرا و قاو قیژێکی زۆرە هات. تکای کرد کە هەموو بێدەنگ بن. کە بێدەنگ بوون وتی ئێستاش هەر پاکم و بەناحەقە ڕۆم. دوای ئەوە سەری کردە سەر ئاسنی ملپەڕاندنەکە. کابرای سەربڕ بە تەورەکەی بە هەموو هێزی خۆی لە گرەی ملیدا. قیژەیەکی لێوە هات و ملی لە لەشی جیابۆوە. ئەمجا کابرای ملپەڕێن سرە بڕاوەکەی بە کاکۆڵەکانی هەڵگرت و هاویشتە ناو خەڵکەکەوە. خەڵکەکە پەنجەیان لە خوێنەکەوەیەوە ئەدا و ئەیانوت ئۆخەی. بە کورتی ئەو کەسان و ئەو کارانەی بوون بەهۆی ملپەڕاندنی لوئیس ئەمانە بوون: یەکەم، ژنە سرە ڕۆکە لە شەقەکەی کە شاخۆی جڵەوەکەی لەدەست دەرچوو بوو. دووەم، ئەو ڕاوێژکارە پیاو خراپانەی کە دەوریان گرتە بوو. سێیەم، ئەو زەمانەی کە تێکەوتە بوو لەگەڵ ئەو ناوچەیەی کە تیاژیا. چوارەم، ئەو کارە چەوتانەی شا پاشەڵ پیسەکانی پێشخۆی ئەیان کرد و وایان بەسەر هێنا و ڕۆژیان گەیاند بۆ ڕۆژە. سەرنجێک لەم دادپرسیە: شۆڕشەمەزنەکەی فەرەنسا بڵقێکی سەر ئاو یا گڕ و کفێکی لەپڕ نەبوو، بەڵکو شۆڕشێک بوو لە ئەنجامی ئەو ڕووداوانەدا بەرپا بوو کە ساڵەهای ساڵ لەسەر یەک کەڵەکە بوون. ڕژێمێکی پاشایەتی کەیل لە زۆرداری پڕ لە پیلان و داوێن پیسی و بیابڕوویی، دەرەبەگ و بەگەکان و پیاو ئاینیەکان چینەکانی تری گەلیان ئەچەوساندنەوە و خوێنان ئەمژین. خەرج و باجێکی زۆر خراپ و سەر میلەت. شیرازەی داد پچڕا بوو. مۆری بێدادی بە هەموو کارێکەوە بوو. هەر لە سەردەمی لوئیسی 15ەمەوە فەرەنسا شەقاوی گەورە گەورەی بەرەو شۆڕشەنا. زوڵم و زۆری چەندەها سەدە و ساڵ سەریەک کەوتبوون کە بەڕووی لوئیسی 16هەمدا بتەقێتەوە. ئەوی ڕاستی بێ لوئیس لەلایەن خۆیەوە ئەیویست شتێک بکات و تۆزێک دەست بەباری وڵاتدا بهێنێتەوە، چونکە هەستی بەوە کردبوو کە گەل ئەکوڵێت. بەڵام هیچی بۆ نەکرا، چونکە هەرگیز نەی ئەتوانی لە قسەی ژنە سەرکێشەکەی و دەور و پشتە بۆ گەنەکەی خۆی دەرچێت
یاخود لە ژیانی پڕکەش و فشی خۆی کەم کاتەوە. جگەلەوەی لویس هەر لە خۆیدا ئەو توانایە و ئەو لێهاتوویەی نەبوو کە بتوانێ شتێک بە شتێک بکات. ئیترەوە بوو میلەت دەست پێشکەری خۆی کرد، کۆمەڵەی نیشتیمانی پێکێنا. هێرشی بردە سەرباستیل لە ڕۆژی 14 تەمموزی ساڵی 1970 قاپیەکەی شکاند کە بەوە شۆڕشی ڕاستەقینە دەستی پێکرد. دوای ئەوە کۆمەڵی نیشتیمانی هەموو کاروباری وڵاتیان گرتەژە دەستی خۆیان. لە ئەنجامدا شاو شاژن لویس و ماری ئەنتوانێت گیران. ڕۆژی 20 حوزەیرانی ساڵی 1991 لویس لە بەندیخانە بەرەو سنوور ڕای کرد کە لەوێوە بە یارمەتی هێزی بیانی پەلاماری شۆڕشگەڕەکان بدا، بەڵام نەیتوانی دەرچێ. دەست بەسەر گێڕایانەوە و لە قەڵای تامبل خۆی و ماڵ و مناڵی بندکران. بەڵێ لویس لە ژێرەوە لەگەڵ دەوڵەتەکانی ئەوروپا بە تایبەتی ئەڵمانیا و نەمسە دژی شۆڕش هەر خەریک بوون، چونکە ئەوانیش زەنەقیان لە شۆڕشەکەی فەرەنسە چوو بوو کە ئەگەر وا بڕوا ڕۆژێک دێت جێگا بەوانیش لە قەبێ. ئەوە بوو سوپایان نارد و لە سنووری فەرەنسەش هاتن بەم دیوا و کەوتنە شەڕی دەستەویەخە. بەڵام لە ئەنجامدا لەشکری شۆڕش سەرکەوت. دوای ئەوە لویسیان فڕێدایە قەڵای تامبلەوە، لەوێ لەگەڵ ماڵ و مناڵی بندکرا تا بڕیاری مەحکەمە درا و جەمهوریەکان لەو ڕقەدا دەستیان کرد بە کوشتن و سەربڕینی دەستە و دایرەی شا تا لە 21 ئەیلولی ساڵی 1992دا کۆنگرەی نیشتیمانی بڕیاری لەسەر تەخت هێنانە خوارەوەی لویس و جاڕی ڕژێمی کۆماریدا. دوای ئەو محاکەمەیەی کە باسمان کرد ئەوە بوو بڕیاری سەرپەڕاندنیشی درا و لە کەللەیاندا. لە ڕاستیدا لویس خۆی دەستی لەم ئەنجامەی خۆیدا بەم شێوەیە زۆر بوو، هەرچەندە گوناهی ئەوانەی پێشخۆشی هەر بەسەر ئەودا شکایەوە، بەڵام خۆی چونکە کابرایەکی نیمچە گێل و حۆلحولی بوو لە قسەی ژنەکەی بە هیچ جۆرێک دەرناچوو، هەرچەندە حەزیە کرد بە هەر شێوەیەک بێ باری فەرەنسە تۆزێکیش بێت بگۆڕێ، بەڵام تەقەلایەکی بەدڵی نەدا. بەڵکو لە دواییدا دەستی لەگەڵ دوژمندا تێکەڵ کرد کە ئەمە بوو بە بەڵگە بە دەستی کۆمەڵی نیشتیمانیەوە کە لە پێشدا لە ملی خۆی ئەنجا لە ملی ژنەکەشی بدەن. ماری ئەنتوانێت لە ڕۆژی 18 تشرینی یەکەمی ساڵی 1993دا ڕاپێکی دادگای گەل کرا. داواکاری گشتی بڕیاری تۆمەتەکانی بۆ خوێندەوە. ئەو بڕیاری کە پڕبوو لە جنێ و قسەی پیس و سووک و هەڕەشە کە نەئەبوو بەو جۆرە بەرامبەر بە ئافرەتێکی گوناهبار لە قەفەزی ئاسندا وەستا و ئەو قسە ناشرینانە بکرێت. بەڵام ماری بە لەسەرخۆیی و ئازایانە وەڵامی تۆمەتەکان و پرسیارەکانی دادگایی دایەوە لە دانیشتنێکدا کە نزیکەی 17 سەعاتی خایەند. شۆڕشگەڕەکان پەلەیان بوو ئەیانویست زوو لە کۆڵیکەنەوە، بەڵام هەرچەندە ئەم ئافرەتە هەرچی نەشێ لە کاتی دەستڕۆیشتنیدا کردبووی، بەڵام یەکێک کە هێنرایە دادگاوە پێویستە هەموو یاسایەکی دادگا پەیڕەوی بکرێ بۆیە محاکەمەی ماری ئەنتوانێت بەگاڵتە پێکردنی داد و دادپرسیدانرێ، چونکە هەر لە پێشەوە بڕیاری سەرپەڕاندنی ئەو ئافرەتە درابوو. هەرچەندە پارێزەریشان بۆ هێنا بوو، بەڵام ئەوان بە چاوی خۆیان پارێزەرەکانی لویسی مێردیاندی چیان بەسەرهات، ئیتر چۆن ئەوێرن قسە بکەن. دەلەگەڵەوەشدا وەک پیاوی قانون و دادشوناس چیان پێکرا کردیان، بەڵام هێشتا محاکەمە کۆتایی نەهات بوو کە ئەوانیش فرێدرانە ژوورەوە. دوای ئەم خاڵانەی باسمانکردن ئایا بۆمان ڕوون نابێتەوە کە محاکەمەی لویس و ماری ئەنتوانێتی ژنی چۆن بووە و چۆن نەبووە، بە تایبەتی ئەگەر بەراوردێکی سەرپێیی ئەم دادپرسیەمان لەگەڵ ئەوەی چارلی شای ئینگلتەرەدا کرد. بەڵێ شۆڕشە و بۆ ئەوە بەرپا بووە کە دروشمی داد و یەکسانی و مافی مرۆڤ بچەسپێنێ، جا ئەگەر لە پێشەوە بەم جۆرە دەست پێ بکە پیاو ئەبێ دوعا بۆ ئەنجامی بکە. دە هەروایش بوو ئەو بێدادی و تند و تیژیە بێسەر و شوێنە بوو کە لە دواییدا بوو بەهۆی سووتاندنی زۆر لە پێشەواکانی شۆڕش بە ئاگری شۆڕش خۆی.